دوای شکستی هەڕەشەکانی بارزانی نامەکەی مەسرور بارزانیش موچەی هەرێمی نەهێنا. دوای زیاتر لە 50 ڕۆژ حکوومەت یەرێم دەیەوێت لەبارەی هەناردەی نەوتەوە بڕیارێکی بەپەلە بدات. لە دوو ڕۆژی داهاتوو مەترسی ئەمنی لەسەر هەرێم و ڕۆژ ئاوا زیاتر دەبێت و زانیاری نوێژ ئاشکرا دەبێت. دوای ئەوەی کەوا دوێنێ میدیای پارتی بڵاوی کردەوە کەوا لە کۆبوونەوەکەی چوار سەرۆکاتیەکەی عێراق نامەیەکی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەکە دەخوێندرێتەوە کە تایبەتە بە داواکردنی موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم. بەڵام لە ڕاگەندراوی کۆبوونەوەکە بە هیچ شێوەیەک باز لەو نامەیە نەکرا. هەر چوار سەرۆکاتیەکە جەختیانەوە کردەوە کەوا تا بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکرێ و داهاتی ناوخۆ ڕادەست نەکرێت ئەوە موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم نانێردرێت. بەمەش نامەکەی سەرۆکی حکوومەت هاوشێوەی هەڕەشەکەی پێشتری سەرۆکی پارتی شکستی خوار کە ڕایگەیان چیتر قوبوڵی ناکەن موچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ بکرێت. بەڵام سەرەڕای تێپەڕبوونی 2 مانگ هێشتا بارزانی هەڕەشەکانی جێبەجێ نەکردووە. بڕیارە ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە. سەرچاوەیەکیش لە حکوومەت یەرێم ڕایگەیان لە کۆبوونەوەکەدا باز لە هەناردەکردنەوەی بەپەلەی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە دەکرێت چونکە مەرجی تەیسامی بۆ پێشوازی لە هەر شاندێکی هەرێم ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتیە. لەبارەی داهاتی نانەوتی بەغدا داوای 150 میلیارد دینار یانیوەی داهاتی ناوخۆی هەرێمە دەکات. تا ئێستا ڕوونیە ڕۆژی چوارشەممە حکوومەت یەرێم دەچێتە ژێرباری ئەو دوو داواکاریە یاخود نا. بەڵام بەبێ ئەو مەرجانە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم نانێرێت. ئەوەش لە کاتێکدایە بەغدا دەستی کردووە بە دابەشکردنی موچەی مانگی ئازاری فەرمانبەرانی لە کاتێکدا هێشتا لە هەرێم موچەی مانگی ئایار دابەش نەکراوە. ئاژانسی ڕۆیتەرز ڕایگەیان پێدەچێت لە دوو ڕۆژی داهاتوو ئێران هێرش بکاتە سەر هێزەکانی ئەمریکا. پێی زانیاریەکانیش هەریەک لە بنکەکانی هێزەکانی ئەمریکا لە هەولێر و حەسەکەی ڕۆژاوای کوردستان لە پاڵ بنکەی عینە سەد مەترسی هێرشکردنیان لەسرە. ئەمڕۆژ بە پێی زانیاری ستاندەر لە بنکەی هێزەکانی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەولێر و بنکەی هەریر بۆ ماوەیەک زەنگی ئاگادارکردنەوە لێ دراوە. جێی باسا دوایین جار ئێران هەرێمی کوردستانی کردبێتە ئامانج لە 2 ساڵی ڕابردوو بووە لە ڕێی موشەکی بالستی بنکە و بارەگاکانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی کردامات. لە ماوەی ڕابردووش پەیوەندیەکانی هەرێم و ئێران ڕووی لە باشی کردووە بە تایبەت دوای ئەوەی سەرجەم بنکە و بارەگاکانی لایەنەکانی ڕۆژهەڵات لە سنووری کۆماری ئیسلامی ئێران دوور خراونەتەوە.